ئێرە بازگەی تاسڵوجەیە لە سلێمانی لە سێم ڕۆژی جەژنی قورباندا هاوشێوەی ڕۆژانی پێشوو گەشتیارانی ناوەڕاست و خواروی عێراق سەردانی سلێمانی دەکەن. بە پێی ئاماری بازگەکە ڕۆژانە زیاتر لە 15,000 گەشتیار لێرەوە دێنە شارەکە. دوای تێپەڕاندنی پشکنینە ئەمنی و تەندروستیەکان ڕێگەیان پێدەدرێت درێژە بە گەشتەکەیان بدەن. گەشتیارانیش سەرسامن بە ئاسایش و ئارامی هەرێم و شوێنە گەشتیاریەکانی. هەرێمی کوردستان پەنانگەیەکی ئارامە چونکە بارودۆخی باشتری وڵات خراپە بۆ هۆی بڕانی تەزووی کارەبا و بەرزی پلەکانی گەرماوە ڕەوشەکە زۆر خراپە ئەوە جگە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆیە هاتوین ڕۆژانی جەژن لێرە بەسەر ببین و بگەڕینەوە بۆ لای کەسوکارمان. سلێمانی شارێکی ئارامە و کارەبا هەیە بە شێوەیەکی باش مامەڵە لەگەڵ گەشتیاراندا دەکرێت. گەشتیاران سەردانی زۆرینەی مۆڵ و شوێنە گشتیەکان دەکەن. دەیانەوێت لە ماوەی پشۆکانی جەژنی قورباندا زۆرترین شوێن و ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانی بەسەر بکەنەوە. من لە پارێزگای بەسڕەوە هاتووم بۆ سلێمانی وەک ئەوە وایە هاتبێتین بۆ ماڵی دووەممان. ئێمە هیوادارین خەڵکی کوردیش بێن سەردانی باشوور بکەن. سپاسی برایانی کوردمان دەکەین بۆ میوانداریان. سلێمانی شارێکی زۆر جوانە. گەشت و گوزاری سلێمانی چاوەڕوانە تا ڕۆژانی دوای جەژن. ژمارەی گەشتیاران 100,000 کەس تێپەڕێنێت. تا ڕۆژی سێمی جەژن نزیک بووەتەوە لە 80,000 گەشتیار. لە جەژنی ڕەمەزانیشدا زیاتر لە 113,000 گەشتیار ڕویان لە پارێزگای سلێمانی کردبوو کە زۆرینەیان گەشتیاری ناوەڕاست و خواروی عێراق بوون. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.